بوی وقت تبینی ما کردوام رژه خصوصا رژه پیوانی ل مواد لسران تمار کردوام در سال 2015 19 حالت خصوصا تمار کردوام ل برابرتی برانگاربونوی تون دیجی افراتان در سال 2016 31 حالت و تا 11 حالت زیادی کردوام تنی امس مانگه در نزدیکی 17 تا 18 حالت تمار کردوام و تا کوی امس مانگه یک سال لگا سال 2015 اما برای ما سرکتینی هوکار سوشال میدیا که است به زوری مروه که درست کردن مروه که تورا مروه که دروشیو مروه که به تحمل مروه که و سایکولوژی که هیلا که هیا بوی اما واقع دو که امر امام میتونی ساز بکن که ایتر ام هم صوتنا که تمار دکتن لری قضا و قدر عجب ام هم قضا و قدر تمار دکتن به پیچان ام هم قضا و قدر نه برکم باگراند که کماتی به پشت ام قضا و قدر و هیا که امر رجی خستانه استال سورون و هم کلسان دو و زیاد بوی که شک کماتی خزانه کندو لهریم کلسان تمار دکت زور راست زور براستی او سوال زور جيگەی بایەخە ئێمە لە هەموو وڵاتانی دنیاش لە هەموو سەراپای جیهان یعنی دەستگاکانی ڕاگەیاندن و وەزارەتی ڕۆشنبیری پێویستە ئەو فلیمە یانە ئەو بەرنامانەیەکەوە عەرز دەکرێت بە لەبەرچاوگرتنی کۆمەلگا و خلفیاتی کۆمەلگا دراست بکرێت پێشتر یعنی ئەمە ئەگەر بێت و گۆڕانکاریەکی لە وڵاتانی دەرەوەی ئەوروپیەوە یان لەگەڵ ڕێزماندار ئەو وڵاتانی دەوروبەر جیرانی ئێمە بینن ئەمە ئەو برێن بەبێ ئەوەی هیچ سانسۆرێک یا هیچ وردەکاریەک یانە هیچ لێکدانەوەی دەرئەنجامی ئەو کارەساتانە ڕەچاو بکرێت بەڕاستی ئەوە بێگومانشتی نەخوازراوی لێ دەکەوێتەوە ئێمە چەندین جار بە دوواداچوونیشمان کردووە و هەروها سەرۆکایەتی داواکاری گشتیش زۆر جار ئەبینی لەگەر دامودەستگاکانی تایبەتمەند و کۆمەلگای مەدەنی و هەروها وەزارەتی ڕۆشنبیریش پێویستەکە ئەوانە لە بەرچاو بگیرێن و ئەوانیش جێبەجێکردنی یاسا لە بەرچاو بگرن و تایبەتمەندی کۆمەلگای ئێمە لە ڕووی ئاینی و لە ڕووی ڕۆشنبیریەوە لە بەرچاو بگرن